ئاین سیاسەت و نەتەوە لە ڕوانگەی شێخ عیزەدینی حوسێنیەوە. مەلایەک باجبە و مەندیلەوە بە بیر و باوەڕێکی چەپی شۆڕژگەڕیەوە خەباتی لە پێناو گەلی کووردا دەکرد و دژی هەموو زۆرداریەکی دەوڵەتیێران دەوەستایەوە. ئەو دەڵێت دین و زانست نورن، هەردووکیشیان دەبێت خزمەت با مرۆڤ و نەتەوە بکەن. شێخ عیزەدینی حوسێنی بە جامانەیەکی کوردیەوە کە عاشقی زانست و دین و نەتەوە بوو. ئێمە کە دەڵێن کورداکی دەکەین مبارەزە دەکەین، معنای ئەوەیە مبارەزە دەکەین بۆ ئەوە چەوسانەوە لەسەر میلەتی کورد هەموو گۆنە چەوسانەوەیەک لا بچێت. لەوانەیەوەی هەمیشە بۆ ئێمە و جیهانی دەرەوەش پرسیار بێدەوە بێت کە بۆچی زۆربەی شۆڕشەکانی کورد لەلایەن پیاوانی ئاینی و مەلا و شێخەکانەوە ڕێبەرایەتیان کراوە. بەشێکی گەورەی ئەدەبیاتی کوردی هەن لەسەر دەستی ئەوان دەڕستکێ و چەکەرە دەکات. لا مەلای جەزیری و خانیەوە ئەو ڕنگی هەستی نەتەوایەتی دەگاتە هزر و هۆشی مرۆڤی کورد. شۆڕشەکان هەر لە شێخ سەعید و سەید ڕەزاوە بۆ شێخانی بارزان تا دەگاتە شێخی نەمر و قازی و دواتر شێخ عیزەدینی حوسێنی. هەمویان لەسەر دەستی پیاوانی هۆشیاری ئاینی ڕێبەرایەتی کراون. ئەوان نەدەترسان لە وەرگرتنی بیری تازە و ژیاری پێشکەوتووی گەلان. هۆشیارێکی قوڵیان بە فەرهەنگی خۆیان و گەلان هەبوو، هەر بۆیە دەکران با ڕێبەر و پێشەوای نەتەوەکەیان. شێخ عیزەدینی حوسێنی مەلایەک بە جامانەیەکی سوورەوە. شێخ عیزەدینی حوسێنی بیرمەند و شۆڕژگەڕ و سیاسەتوانێکی کووردە. ساڵی 1921 لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان لە خێزانێکی دیندار لەدایک بووە. شێخ ساڵحی باوکی لە سەیدەکانی بەرزنجەیە و کەسایەتێکی ناوداری سەردەمی خۆی بوو و دژایەتی ڕژێمی ڕەزا شای کردووە. لا شۆڕشی شێخ مەحموودی نەمریشدا بەشداریەکی کارای هەبووە. شێخ عیزەدین سەرەتا خوێندنی دینی و دەرسە شەرعیەکانی لای باوکی خوێندووە. دواتر لای زۆرێک لە مەلا ناودارەکانی ئەو کات دەخوێنێ و ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. دواتریش لە سەردەستی ئەو دەیان کەس پێدەگەن. ساڵی 1943 لە هەڕەتی لاوێتیدا بە ناوی نهێنی هەوێن دەبێت ئەندامی کۆمەڵی ژێکاف و دەبێتە چالاکوانێکی دیاری سیاسی. هەر لەو کاتەوە دەبێتە ڕەمزێکی گەورەی نەتەوەی کورد و تا کۆتایی تەمەنی دژی هەردوو ڕژێمی شاو ڕژێمی کۆماری ئیسلامی دەوەستێتەوە. ساڵی 1945 چالاکانە لە ڕێوڕسمی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە شاری بۆکان بەشداری دەکات. دوای ڕووخانی کۆماری مەهاباد لە ناوچەی موکریان بزوتنەوەیکی جوتیاران سەرهەڵدەدات کە مامۆستا هەڵسوڕێنەری سەرەکی بزوتنەوەکە دەبێت. بزوتنەوەکەش کاریگەر بوو بە فکری چەپ و دژی ئەو ستەمکاریە بوو کە بەرامبەر جوتیاران دەکرا. بۆ هۆیشەوە ئاغاکان لە ناوچەکە دەری دەکەن. ڕۆژی حوتی 1970 مامۆستا لە مەراسیمی بە خاکسپاردنی شەهید عەزیزی یوسفیدا لە مەهاباد با دەستپێکی شاری شەهید بەو زامەی درا لە جەرگت بەو کوفناڵەی بڕا بە بەرگت وتارێک پێشکەش دەکات و 3 ڕۆژ ماتەمینی سەرتاسەری بۆ شەهید عەزیز یوسفی ڕادەگەێنێت. عەزیزی یوسفی لە دوای ڕووخانی کۆماری کوردستانەوە ئەرکی چالاکردنەوەی ڕێکخراوەکانی حیزبی دموکرات دەگرێتە ئەستۆ. دواتر ڕژێم زیندانی دەکات و زۆرترین تەمەنی خۆی لە زیندانی ساواکدا بەسەر دەبات. دوای ماوەیەک لە ئازادکردنی بازار و شکنجەی زیندانەوە شەهید دەبێت. وتارەکەی مامۆستاژ لە ڕۆژی بە خاکسپاردنیدا دەبێتە دەستپێکی بزوتنەوەی جەماوەری خەڵکی کوردستان دژی ڕژێمی شای ئێران. ساڵێک پێش ڕووخانی ڕژێمی شا مامۆستا دەبێتە سەرۆکی شورای شاری مەهاباد. بەردەوام لەو شارە و لە شارەکانی دیکەی کوردستاندا لە بۆنە جیاوازەکاندا قسەی بۆ خەڵک دەکرد و هانی دەدان بۆ خەبات دژی ڕژێمی شا. دوای ڕووخانی ڕژێمی شا و گفتوگۆی حکوومەتی کاتی ئێران و کورد، مامۆستا وە کەسایەتێکی ڕێز لێگیرە و لای هەموو پارتە سیاسیەکان ڕادەسپێردرێت سەرکردایەتی شاندی کوردی بکات لەگەڵ حکوومەتی ناوەندیدا و لە قوم لەگەڵ خومەینی کۆ دەبێتەوە. تێدەگات کە ڕژێمی ئێران ئامادە نیە داواکاری خۆبەڕێوەبەری کوردەکان قبول بکات. بۆیە لە کاتی جێژنی کۆبوونەوەکەدا خومەینی چمکی کەواکەی مامۆستا دەگرێت و دەڵێت ئارامی کوردستانم لە تۆ دەوێت. ئەویش لە وەڵامدا بە خومەینی دەڵێت خۆبەڕێوەبەری و خود موختاری کوردم لە تۆ دەوێت. مامۆستا لەبەرەوەی لەگەڵ دەوڵەتی ئاینی و تایفیدا نەبوو دەیزانی چۆن دەبێتە نەهامەتی بۆ گەلانی ئێران و ئازادیە مەدەنیەکان. هەر بۆیە لە 26 سێ 1970دا بەشداری لەو ڕفراندۆمەدا نەکرد کە لەسەر دەستی سەرانی کۆماری ئیسلامی ئێران ڕێکخرا بوو. باشکرا بانگەشەی بۆ بایکۆت و بەشداری نەکردن و دابڕان لەو ڕاپرسیە دەکرد. مامۆستا باوەڕی وا بوو کە جمهوری ئیسلامی و دەوڵەتی دینی بەرەنجامەکەی ستەمکاریەکی پیرۆزکراوە. مامۆستا خۆی لایەنگر و پشتیوانی لە دەوڵەتێکی مەدەنی دەکرد. ئەو پێی وا بوو دەبێت ئێرانی دوای شا دەوڵەتێک بێت هی هەمووان بێت بە هەموو تایبەتمەندی و فرەی و جیاوازیەکانەوە. ئەما سەرباریەوەی داوای خود موختاری و فیدراڵی بۆ کورد دەکرد. لە کاتی گەڕانەوەی بۆ شاری مەهاباد بە هەزاران کەس دەچنە پێشوازی و هەردوایەوەش مامۆستا دەڵێت
خومینی و ڕێبەرانی شۆڕش ئامادەنین حکوومەتی نوێی ئێران بۆ هەموو گەلانی ئێران بێت و مافی کورد دەن، بەڵکو دەیانەوێت دەوڵەتی دینی دابمەزرێنن. بۆیە داوای لە خەڵک و حیزبەکان کرد وریابن ڕژێم چەکی بام و لایەکدا بڵاو کردوتەوە تا کورد تووشی شەڕێکی خوێناوی بکات لە ناوخۆیدا. چەند مانگێک دواتر خومینی جیادی دژ بە کوردستان ڕاگەیاند. لەو کاتەدا مامۆستا و لایەنەکانی دیکە چوونە شاخ و بەگژ ڕژێمدا چوونەوە. لا شاخەوە لە ڕێگەی چاوپێکوتن و ڕۆژنامەکانەوە دەنگی کوردیان گەیاند بە هەموو جیهان. هەر لەو کاتەوە لە ڕێگەی دیدار و تارەکانیانەوە خەڵکیان هەندەدا بۆ خەبات و نوێنەری خۆیان ناردە وڵاتان و پەیامەکانیان گەیاندە لای پاپای ڤاتیکان و سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان. کۆمەڵگای جیهانیان لە پرسی خەباتی ڕەوای کورد ئاگادار کردەوە. ئەمە جگەلەوەی پەیامی نەتەوەی کوردیان گەیاندە گوێی زۆربەی سەرکردە عەرەبەکانی ئەو کات و لە پەیامەکانیاندا جەختیان لەوە دەکردەوە گەلی کورد وەک هەموو گەلانی دیکەی ناوچەکە خوازیاری ئاشتی و مافی چارەی خۆنووسینە، دەیەوێت باشتی لەگەڵ گەلانی دیکەدا هەڵ بکات. مامۆستا هەر لە سەرەتاوە دەیگوت با دەوڵەت بۆ پیاوانی ئاینی نەبێت و هی هەموو گەل و نەتەوەکانی دیکە بێت. ئەو بە بیرێکی کراوە دەیگوت ئێمە بڕوامان بە گۆڕانکاری بنەڕەتیە، وەگەر ناگۆڕینی تاج بە ئامامە چ جیاوازیەکی هەیە. لە ساڵەکانی 1985 تا ساڵی 1980 مامۆستا لە هەلومەرجێکی دژواردا لە ناوچەکانی سەرسنووری کوردستان لە نێوان عێراق و ئێراندا دەژیا. لەو ماوەیەشدا بەردەوام بوو لە چالاکی سیاسی و بڵاوکردنەوەی ڕاگەاندن و دەربڕینی ڕابۆچوونەکانی خۆی. هەر لەم ساڵانەدا بوو کە بارگای نیشتەجێبوونی و خۆی و بنەماڵەکەی لە ناوچەی سەرسنووری پارێزگای سلێمانی کەوتە بەر پەلاماری فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی باز. کەلاکاندا دایکی و منداڵێکی شەهید بوون و خۆی و سەید زادە خانمی هاوسەری و 9 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. مامۆستایەکێک بوو لە بەشداربوانی کۆنفرانسی ستۆکهۆڵم کە سەرەتای ساڵی 1991 لە وڵاتی سوید بەسترا. سەبارەت بە بارودۆخ و داهاتووی کوردستان گفتوگۆی تێداکرا. لە کۆنفرانسەکەدا ژمارێکی زۆر لە مێژونووسان، سیاسەتمەداران، نووسەران و چالەکوانی سیاسی و مەدەنی کورد و بیانی تێیدا بەشدار بوون. مامۆستا بڕوای پتەوی بە خەباتی چەوساوەکان و ڕزگاری هەبوو. لە دیدارێکیدا لێی دەپرسن لە کاتێکدا تۆ مەلایەکی دیاری کوردستانیت بۆچی پشگیری لە بیر و باوەڕی حیزبی کۆمەڵی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەیت؟ تەنانەت ئەوانەی دەفتەری سیاسی تۆیان بەڕێوە دەبرد هەمویان کەسانی چەپ بوون. لا وەڵامدا دەڵێت هەر بیر و باوەڕێک خزمەت با پرسی کورد بکات و دژی ستەمکاری بۆ سەرنەتەوەی کورد لە برەودا بێت، ئەگەر دینیش نەبێت من پشگیری دەکەم. لا کۆتا چاوپێکەوتنی لە ساڵی 2010 لەگەڵ کەناڵی BBC فارسیدا دەڵێت هەموو گەلانی ئێران بە هەڵەدا چوون و ئێستا قرسداری گەلی کوردن، چونکە ئێمە دەوڵەت و سیستەمی کۆماری ئیسلامیمان هەر لە سەرەتا وەڕەت کردەوە و دژی وەستاینەوە. بۆیە خۆشیان ئێستا لی بێزارن و دەیانەوێت ڕزگاریان بێت لە دەستی لە کاتێکدا ئێمە پێش 30 ساڵ لە وەژداریەماندا و نەچووینە پاڵ ڕژێمی ئیسلامی ئێرانەوە. مامۆستا لە پاڵ پشتیوانی لە خەباتی چەوسا و جوتیاران و چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگادا ڕوای بە ئازادی و مافی ژنان هەبووە. پێی وابوو دەبێت ژنانیش باوڵ و تێکۆشانی خۆیان لە سەرۆکایەتی کردن و بڕیارداندا بەشداری کارایان هەبێت. مامۆستا منەوەر و ڕۆشنبیرێکی گەورەی سەردەمەکەی خۆی بوو. لە مەڕاین و زانست پێی وابوو دین پەیوەندیەکی تایبەتی نێوان مرۆڤ و خودایە. سەردەمانێک هەموو وەرکێک لە سەرشانی دین بووە. ئێستا زانست و پێشکەوتن باری سەرشانی دینیان سوو کردووە. دەبێت بڕوامان بە پێشکەوتن و زانست هەبێت. نابێت دین تەداخل لە سیاسەتدا بکات، چونکە دین سنووری هەیە و سیاسەت بێ سنوورە. ئەم سنوورداری و بێسنووریەش لەگەڵ یەک هەڵ ناکەن. بەڵام ئەگەر هەریەکەیان بەجیا ڕۆڵی خۆی بگێڕێن لە نێو کۆمەلگادا ئەوە هەردووکیان بەختەوەری بۆ مرۆڤ دێنن. مامۆستا دەیگوت کوردایەتی کە خەڵکانێک گاڵتەی پێدەکەن و پێیان شتێکی سەیرە واتایەوە نییە ڕێگەت بدەن تەنیا بە زمانی کوردی قسە بکەیت، بەڵکو واتە خەبات بۆ ڕزگاری نەتەوەی کورد دژ بە هەموو چەوسانەوەیەک و بەدەستهێنانی هەموو مافوازادیەکان بۆ نەتەوەی کورد. ئەو دەیگوت ئێمە لە خەباتەکەماندا هەر سەر دەکەوین ئەگەر زۆریشی پێ بچێت، بەڵام یەکگرتن و یەککەوتن و نێتپاکیمان مەرجی سەرەکیە بۆ سەرکەوتن. ئەم منەوەرەی کورد لە دەی شوباتی 2011 و لە تەمەنی 90 ساڵیدا لە سوید کۆچی دوایی کرد. لە سەر ڕاستپارتەی خۆی گەڕێنرایەوە شاری سلێمانی و لە گردی سەیوان بە خاک سپێردرا.